خوای تعالی لە قورآانی پیرۆزە زۆر جا نمونەمان بۆ دێنێتەوە لەسەر ئەوەی کەوا چەندین شار و دێ هەبووە خوای تعالی خێر و بەرەکەتی خۆی ڕژدۆتە سەریانە لە هەموو جۆرە نیعمەتێکی پیان بەخشیوە، بەڵام ئەوان قەدری نیعمەتەکانی خۆیان نەزانی و شکریان نەکرد و کوفریان کرد، خوای تعالی لیانی سندەوە. خوای تعالی هەموو بەرەکەت و ڕزق و ڕۆزیەک و ئەمن و ئەمانێک و خۆشیەکی پیان بەخشی بوو، بەڵام ئەوان قەدریان نەزانی، ئەوان شکریان نەکرد، کوفریان کرد. خوا پەنامان بدە، کوفرکردن بە نیعمەتەکانی خوای پەروەردگار زۆر خەتەرە. خوای تعالی ئەم کوردستانەی پڕ لە خۆشی کردووە، ڕزق و ڕۆزیەکی زۆری تیا بەرقەرار کردووە. خوای تعالی دیمەنێکی زۆر جوانی بە وڵاتەی ئێمە بەخشیوە، دیمەنێکی زۆر سەرنجڕاکێش، زۆر زۆر جوان. لە کەم شوێنە ئامە هەیە، لە کەم شوێنە ئەم نیعمەتە هەیە. خوای تعالی ئەمەی هەموو بەخشیەوە بە ئێمە، بەڵام ئایا ئێمە قەدری ئەزانین، شکریەکەین وەکو پێویست؟